بتوانین لە سەروتر بە دوواداچوونی زیاتر لە سەرم بابەتانە بکەین و دەست سەرخاڵی چارەسەر و هۆکارەکان دابنین لە بەشەوەندی خەڵکی پارێزگای سلێمانیدا وەک جەنابیشت باست کرد کۆبوونەوەکەی ئەمڕۆ لەسەر داخوازی و داواکاری خۆپیشاندەران بوو خۆپیشاندەران داواکاری کێشەی کەمی ئاو کارەبانەیە یاخود داواکاری تریانە گەشتۆ بە ئێوە ئەمڕۆ گفتوگوی لەبارەوەکە. بەڵێ بێگومان ئێمە لێرە ژووری سکاڵامان هەیە لەگەڵ ئەوەی کە لیژنی سکاڵامان هەیە و جگەلەوە نوێنێر هەیە لە زۆربەی ناوچەکان لە سنووری پارێزگای سلێمانیا لە ڕێگەی ئەو زۆنانەوە نوێنەرمان لە زۆنەکانەوە داواکاریەکان گەشتووە وەکوی داواکاریەکان و ئەوەیشی بین لە کەناڵەکانی ڕاگەیاندن نەبوونی خزمەتگوزاری و ئاو کارەبایە نەبوونی بەنزین بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانیا کە کێشەکان زیاتر قوڵ بوونەتەوە. پێتوانە کێشە و داواکاریەکانی خەڵک تەنها سنووری پارێزگای سلێمانی ئیدارەکانی گرتوێتەوە وەکو لە کۆبوونەوەکە باسەوە کرا کە کێشەکان لە پارێزگاکانی ترە جیاوازی هەیە. بەڵێ بێگومان ئەو قەیران و بارودۆخی کە بە شێوەیەکی گشتی لەسەر هەموو عێراق هەیە قەیرانی لە زۆربەی ناوچەکان دروست کردووە لە هەرمی کوردستانیشا قەیران لە ناوچەکانی تر هەیە بەڵام بەڕاستی لە سنووری پارێزگای سلێمانی زۆرترە. ئێمە تەنها لە سنووری پارێزگای سلێمانیا زیاتر لە 400,000 ئاوارە کارەکەی بۆ چێگەڕێن بێگومان بەسەوەمە کرد لە سنووری پارێزگای سلێمانیا زیاتر لە 400 ئاوارە هەیە کە دوو جۆر باری دارایی و ئابووریانەیە کە کەسانێکیان خەڵکی فەقیرن و کەسانێکیشان خەڵکی دەوڵەمەندن کە کەوتون بە کڕینی موڵک و ماڵ و ئەرز و زەوی و زاری ئەم خەڵکە کە